خۆشەویستم کاتتان باش خۆشحاڵم لە درێژەی بەرنامەکان بینەری بەرنامەکانی تەلەڤیزیۆنی پارتەوە لەم بەشە لە بەرنامەکان هاوڕێ سعیدی یەگانە لەگەڵمانە هاوڕێ سعیدی یەگانە عوزبی هەیەتی ئیجرایی کۆمیتە کوردستانی حیزبی حکومەتیستە پێشەوەی کە بڕۆمە سەر بابەتی بەرنامەکەمان بە خێراتنی هاوڕێ سعید دەکەم هاوڕێ سعید بەخێربێت بۆ ئستودیۆی تەلەڤیزیۆنی پارتەوە لە ڕێگەی سکایپەوە زۆر سپاسدارم هەڵواستان هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پارتەوە لە قومەتان. سپاس بۆ تۆ هاوڕێ سعید. بینەرانی خۆشەویست، هەر وەک ئەزانن و لە بەرنامەکانی قەبلیشە چەندین بەرنامەمان لەسەر چۆنێتی ژیانی کۆڵبەران و وەزعیەتی ژیانی کۆڵبەران بووە. لەم بەشە لە بەرنامەکەمان لەگەڵ هاوڕێ سعید ئەم بابەتە زیاتر تاوتو دەکەین. هەر وەک ئاگادارن لە ڕۆژانی ڕابردووە لە ئاوایی گوێزلی سەر بە ئالانی سەردەشت ڕژیم زۆر بێشەرمانە و بێپەرواتر لە جاران هجووم ئەکاتە سەر خەڵک و پاش کوشتنی دوو برا کە خەڵکی ئەو ئاواییە بن دەست دەکا بە چۆڵکردنی ئاواییەکەش. هاوڕێ سعید، پێشەوەی کە بڕۆین لەسەر بابەتی زیاتر و تاوتوێکردنی پرسیارەکان و بەرنامەکەمان، پێم خۆشە بە گشتی شرایەتی ژیانی کۆڵبەران لە زمانی ئێوە باس بکەیت. بەڵێ هەروەکە خۆتیش کورد ئشارەت پێکردووە کارگەرانی کۆڵبەر بەشێک لە کتێبەرانی کوردستانن کە ساڵهای زاوە لە دەوڵەتە جمهوری ئیسلامی هاتووەتە سەرکار بەشی عومدەی لە کتێبەران و زەحمەتکێشانی مەزنی زەحمەتکێشی شارەمەردیەکانی کوردستان وەکو مەریوان، وەکو سەردەشت، وەکو دانا، حتا لای ئۆرامان و بەشی لە کرماشانشتا لەسەر نەتیجەی بێکاریەوە و یان بووە بە ئەم شغڵە شغڵ کۆڵبەری کە طبیعەتاً ئەم شغڵە شغڵێکی زۆر سەختە لە شرایەتی زۆر ئەسەفارە. ئەم بەشە لە کرێکاران بەرەکی مێنێت و زەحمەتن بۆ ئەوەی کە زندگیان تەمین بکەن، بۆ ئەوەی دار مەعاش بکەن، بۆ ئەوەی کە چێکشی ناویان پێکەنەوەوانە. لەنجا ئەم کرێکاران جگە لەوەی کە کارێکی زۆر تاقەت فەرسایەوە ساعتها کۆڵێکی زۆر سەنگین دەکرێتن لە 50 تا 60 تا 70 کیلۆ وەسایل خۆراکی بە یەخچاڵ بێتە هەموو شتێک لە مەرجەکانەوە ئەوە بێدەن و لە شۆگەرێکی لە چێف و دەر و لە شۆگەرێکی سابر ئەوە دوور دەچکاو مامۆرینی مەرجی و پاسەرانی مەرجی ئەمانە ئەم وەسایلە هەمووەکەن مواسر دێنن. جگە لەوەی کە دەرحاڵەدانە دەستمۆزێکی زۆر ناچیزەوە ئەم کرێکاران کارەکەن زەحمەتکێشن جنبێکتر لە موقعیت و شایەتی زندگیان کرێکارانەوە سەر مطلقاً ئەمنیەتیان ڕۆژ نییە کە ئەم کرێکارانە بۆ وەسیلەی نێزیرانی جمهوری ئیسلامی نێزیرانی مەردی حقیان لێ نەکرێژن. فقط ئەتوانم ئامایەک بدەم لە ساڵی 93 سازمانی حقوقی بەشەر ئاماری داوە کە لە 76 نەفەر لە کرێکارانی کۆڵبەر لە مەناطقی مەرزیە بە وەسیلەی جمهوری ئیسلامی، بە وەسیلەی پاکستان، بە وەسیلەی نێزیرانی جمهوری ئیسلامی ڕاستەوخۆ کوژاون و فرەتر لەم تێدادیشە حتا زەخمی کراوە. ڕۆژ نییە کە خەبەری دڵتەزیێنی مەرگی یەکی لەم کۆڵبەرانی کە لەم کرێکارانە لە مەناطقی مەرزیە نەگەیتە دەرخەڵک، نەگەیتە گەشتگەی خەڵک لە ڕۆژنامەدە کردی جمهوری ئیسلامیە لەسپانداسی نەکردوەکان. هەر لە مناڵی 10 ساڵە بگرێت تا پیرمەردی حتا 80 ساڵە تا ژن و ئەخیراً حتا لە تۆ ئەخبارەکانە پەخشۆ بەتۆ بکرێکدا فارغ التەحصیلانی دانیشتوو دانشگا کە بێکارن شغڵێک بۆیان نییە کە ئەمرار مەعاش بکەن و زندگیان بچەقێت ڕوویان هاوردە بە کۆڵبەری. ئەم بەشە لە کۆڵبەریەت دوو بەشە لە واقع بەشێکی ڕسمیە کە خۆ ئەمانە بە لەحاز ئەمنیەتیەوە ئیمکانیان هەیە هاتووچی مەرجەکان بکەن و ئەمانە بە دەستمۆزێکی زۆر ناچێتەوە. ئاخری خەبەرەوەیە کە مەسەڵەن کەسێک کە کۆڵێکی لە عێراق و لە کۆڵبەران بە مەقسەدی دوێنە مەسەڵەن 10,000 تمەن
فرێک لە کەسانگەر بۆ کرێماوەکانیان تەأمین بکەن فرێک لە جوانان بۆ ئەوەی کە خەرجی حتا گیفانیان تەأمین بکەنەوەمانە ڕۆکەن بە کۆڵبەری و بەئیسلاح ئەم شغڵە ناحەزەوە ئەم شغڵە سەختەوە ئەم شغڵە بەرامبەربارەتە بەشی عەمدەیەدا خەڵکی ئیسلاح شارەکان نەوزی کوردستان و ئێران و عێراقیش حتا ئەویان ناوەدە بەم کۆڵبەریە بە ئەخیرەن ئاگادارن لە مەنطقەی سەردەست بە گوێزیارەوەکە جنابتان ئەشارەتان پێکرد دانەبرا داستانەکەی ئەوەیە کە یەکێ لە براکان لێتە کۆمەڵێک لە کۆڵبەرەکان بەقییان لێک بێت و حتا چەند نەفەر توێژنەوەی وەدانەی دەوڵانە کە ئەبێت بۆ پاسکە بۆ مەرکەزی فەرماندەی کە خەیان لەو خەڵکە لەو فریکارانە اعتراز کە تۆزەی خوازی کە بۆچە ئاوا بوو بۆچە براکەمتان پشکە زۆر سەرباڵایان پێدێنەوە تدبیرەکەن کە هەمیشە بژین تەویش بە حاڵ ئەحساساتێک بێت و ئەمانە فەرماندەی پاسدارەکان یا فەرماندەی ئەو ئاسکە ئەو مەقەبا بژێت بۆ دەرجا بۆ وسیلەی نزووەکان کە ئەم برایشە ئێستا بژێت و ئەمانەوەکە هەروە ئاگادارن چەند ڕۆژێکە خەڵکی ئەو مەنتەقە مرتب اعترازەکەن لە بەرامبەر نیوەگە جمهوری ئیسلامیەوە و بەرحاڵ دەوای ئەمنیەت و دەوایەوە کە بەرحاڵ شەرایەتی ئەم زەرف و زۆر بەسەریان نەمێنێت دووە ئیمکان هاتوشوێت بۆیان بدونە مەسائل ئەمنیەتی بدونە فشار و تەقە و بەرحاڵ تهدید زندگیان بەش ئەم دنیام گەلا بەرحاڵ توانن دەربارەت بکەن پێشەوە هاوڕێ سەعید لە درێژەی بەرنامەکە دێمە سەر جزئیاتی ئەو ڕووداوە کە ڕوویداوە بەڵام هەروە کە ئیشارەت پێدا تەنانەت قشری دانیشتوو کەسانێکە لە حاڵی تەحسیڵن و هەروەها کەسانێکە فارغ التەحسیڵن تێگرای ئەو خەڵکەی تر دەستیان داوە لە کۆڵبەری یعنی ئینسان بە نەوعێک دەتوانێت بڵێ سونامیەک ڕووی داوە لەوەی کە خەڵک پەنای برۆ بە ئەم کارە تاقەت فەرسا بۆ دەرەجە خەڵک پەنا ئەبەن بە ئەم کارەکە بەڕاستی کارێکی زۆر تاقەت فەرسا و تاقەت بروکێنەرە حقیقەتەوەیە کە کوردستان وەکو ئوستانێکی لە ئێران نرخی بیکاری زۆر لەسەرەوە نرخی ئامارێکی خودی ئیسلاح ڕۆژنامەگەر و ڕەسمی دەوڵەت و دەستنیمینی دەوڵەت پێدان 25% لە جوانەکان کوردستان بێکارن جوانێک کە تاقەت تەحسیڵەوە لە دانیشگا تەحسیڵات عالیان کردووە بە دلیلەوەی کە شغڵێک وجودی نییە مستەقیما نەتوان واردی بازاری کار ببن و اشتغالی وجودی نییە لە کوردستانە لە نەتیجە بەشێک لە مەردم بەتایبەت مناطقی مەردوشەگەری مەردەبوویان هاوڕێ بە کۆڵبەری و بەرحاڵ ئەم نەوە لە شغڵ بەکرێکاری حقیقەتەوەیە 35 ساڵە جمهوری ئیسلامی لەسەر کارە لەسەر دەورەیە و بەشێکی ئاگاهانە بە دلیلەوەی کە فشارێکی هەمیشە لەسەر خەڵک بێ بدەوەی کە خەڵک هیچ وەقت وجودی جمهوری ئیسلامی قبوڵ نەکردووە و عناوینی مختلف لە بەرامبەر سیاسەتەکان بشینەوە وێستانەکەەوە مبارزەیان کردەوە ئەترازیان کرد چ بەشێک پێکاری چ بەشی معلمان چ بەشی ژنان بۆ جمهوری ئیسلامیش هەمیشە تەلاشی کردە سەخت و زۆری لەسەر کوردستان نگا دێنێ بۆی کە مەردم لە بەرامبەر پەیوادار بەتەسلیمکە ئەو لە لای تریشەوە جمهوری ئیسلامی تلاشی کردووە بە لەحاظی اقتصادی و هەمیشە کوردستان وەکو وەستانێک لە ئێران لە قەدماندگیان نگا دێنێ فرێک پرۆژەکەی کە 10 ساڵ و 20 ساڵە جمهوری ئیسلامی دایناوە کام پرۆژەکە سەر دەبێت پرۆژەکە اقتصادی چوزان امکاناتی کە بتوانێت اشتغالزادێ شغل بە وجود لە کوردستانە ئەم پرۆژەکە لەدا ئەوەی کە ئێستا بە ئیمتحان نەگەیوە لای تیشە و بەدزی و فەساد و ئێستا باڵاتکردن ئەم پوڵانە کە بەم پرۆژەکە لەداین ناژە ئەوەڵەن موقعیتی اقتصادی کوردستان وای لێ هاتووە کە بێکاری و نرخی بێکاری زۆر لەسەرەوەیە نەتەنیا بێکاری لە نەتیجەی بێکاری و فەقری کە بە مەردمی کوردستان تەحمێڵ بووگە ئەوێنیت مەسەلەی موقعیەتی اجتماعی خەڵک مەسەلەی اعتیاد مەسەلەی خودکشی لەناو ژنان و ناو جوانانە مەسەلەی خودکشی لەناو فریکارانە بە دلیل بێکاری و بە دلیلەوەی کە معیشەتیان تەأمین ناوێت بە دلیل فشار بەسەریانەوەیە هەمووی ئەم موقعیەت اجتماعی و ئەم ئاسیبگەر اجتماعیە کودەکانی کار نتیجەی فەقر و موقعیەتی جمهوری ئیسلامی بە بەرحاڵ خەڵکی کوردستان تەحمێڵی کردووە و ئەمە بە نەزەر من دلیلی ئەسلی ئەوەیە کە نەتەنیا مەسەلەی کۆڵبەری کوردی ئەوە مەردمە لە نتیجەی بێکاریەوە ناچار بە کارگەرێکی تاقەت فەرسا بە دەستمۆزێکی زۆر کەم و ناچیزەوە هەر بدەن و بەرحاڵ بۆیە کە زیینۆ بمێنن بۆیە کە بەرحاڵ
کارکردن و معیشتیان تأمین کردن و ژنی و ناڵیان پێکردن ناچار من بدەن بەمنەوە کارکاری کە ڕاحان زۆر سەختە جگە لە ئەمنیەتی گیانی هیچ گونە قانون و بەرحاڵ نورمی لەو جامعات تعرف ناکرێت. لە ابتدای بەحسەکەمانە باسی ئەو ئاوایی گوێزلی سەر بە ئالانی سەردەشتمان کرد و هەروەها ئەو ڕووداوە دڵتەزێنەکە بۆ بە هۆکاری کوشتنی ئەو دووبرا. ئایا ئەم ڕووداوە تەنها ئەمە دەرگیری نێوان کۆڵبەر و ڕژیمە با بڵێن کە ئەمە دیارە ئەوەڵ جاریش نییە ئەم حاڵەتانە ڕوئەدا، بەڵام هۆکاری پشتی ئەم مۆزوعەوە چیەکە بۆ بە تەنانەت هۆکاری چۆڵکردنی دێهاتێک و دەرەنجامی جوڵە و هەروەها هەڵسوڕانی جمهوری ئیسلامی تەنانەت لە خاکی کوردستانی عێراق لە سلێمانی لە سێساق و لە با بڵێن بەگشتی کولەن ئەو هێڵە مەرزیە. حتما ئاگادارم کە دوو مانگەوە پێش کوردی مەجلیسی جمهوری ئیسلامی مادەیەکی تەسویب کرد کە مەسەلەی دەستنی مەرزەکان لە کوردستان لە نەواری مەرزی لە بین کوردستانی عێراق و ئێرانە بوو. هەروەها کە ئاگادارم دوو مانگەوە پێش مەرزەکان جمهوری ئیسلامی بەستی و بە ماوەی یەک مانگ وتووە بازارچەکان مەرزی و بێکارانی کۆڵبەر و خەڵکی ئەو شارانە دەستیان کرد بە اعتراض وەمانە بالاخره دوای ماوەیەکی چەند ڕۆژ اعتراض و مبارزەوە جمهوری ئیسلامی مەجبور بوو کە دوبارە مەرزەکان بۆ ماوەی یەک مانگ باز بکات و بشتا غیرە ڕەسمی ئەم مەرزانە باز و بەرحاڵ تردد لە مەرزەکانە وجودی هەیە. بەڵام لە پشت ئەم ئەقداماتە کە جمهوری ئیسلامی کردویەتی بەنەزر من سیاسەتێکی ئەمنیەتی خەریکە پێشەبات. بەستنی ئەم مەرزانە بەشێکی ئەوەیە کە هەروە ئاگاداری بەرحاڵە خصوصی جمهوری ئیسلامی بەتایبەت لە چەند مانگی گەشتە تەلاشیان کرد واردی کوردستان لە مەناطقی شماڵی کوردستان و حتا لە منطقەی مەرزی مەریوان و ئەوانە یەک لانە دەرگیری بووەوە لەگەڵ جمهوری ئیسلامیە و بەدوای ئەوە جمهوری ئیسلامی تو ئەو مەناطقی مەرزیە گەشتووە بۆ تۆپباران و خەڵکێکی زۆری بەرحاڵ ئەفشا قەرارداوەی چۆڵ کردووەمانە جگە لەوەی کە خارج لە مەسەلەی کۆڵبەر و بەرحاڵ تەدیبی کە جمهوری ئیسلامی مەرەتەب زیندگیان ئەکات وەمانە، بەڵام حقیقەتەوەی جمهوری ئیسلامی لە سیاسەتێکی جەدیدی ئەخیران کە پێشەوە جگە لە ئەوەی کە بۆمباران و تۆپبارانی مەناطقی مەرزی و بەرحاڵ دەستنی مەرزەکان و هەناردنی و مستەقەرکردنی نێریکی زۆر لە مەرزەکانی بینی کوردستانی عێراق و ئێران هەروە کە ئاگادارن ئەخیران جمهوری ئیسلامی لە کوردستانی عێراق لە بەشی بەختیاری شاری سلێمانی مەقڕی عەلەمی دانەوە گوایە ئەو جۆرە لە ئەخبارەکانە هاتووە تعدادی لە فەرماندەران عالی ڕوتبەی جمهوری ئیسلامی لەم پادگانانە مستەقەر بووبەوە. خارج لەوە جمهوری ئیسلامی پرۆژێکی هەبوو کە تونێلێک دروست بکات، تونێلێکی ئەمنیەتی نظامی لە بینی کوردستانی ئێران و پێشوا کوردستانی عێراق. وایە ئێستا لە سید سادق و لەو مەناطقیشا دەستی کردووە بە لێدانی پایەگا و ئەو جۆرە لە ئەخبارە پەخشبووەتەوە جمهوری ئیسلامی خەریک ئەم پرۆژە ناکەوەوە بێسڵا ساختنی ئەم تونێلە لە بین کوردستانی عێراق و ئێران دوبارە پێگیری کات و بالاخره ئەم پرۆژە بواتە بەرەوە. بێزافەوەی ئەوەی کە بەرحازی ئیطلاعاتی و ئەمنیەتی و جمهوری ئیسلامی تلاشی زۆری کردووە لە کوردستانی عێراق و هەروە کە ئاگادارن ئەخیرەن دوبارە جمهوری ئیسلامی حملەی کردە بە مەقڕی مجاهدین لە عێراق و بۆمبارانی کردووە و تۆپبارانی کردووە. هەمووی ئەم مەسالانە ئەگەر سەرنجی بکەین و ڕەتی بکەینەوە بە یەکەوە جمهوری ئیسلامی ئەهدافێکی جەدیدتر و تازەتر لە هەم لە مەرزەکانی کوردستانی ئێران هەم لە داخلی کوردستانی عێراق خەریکە دنباڵەکەوە بەشێ لە هەدەفی جمهوری ئیسلامی هەروە کە ئاگادارن مەسەلەی ئیستیقلالی کوردستانی عێراق عن بەحسێکە پرۆژێکە کە تەوەجوی بەرحاڵ ئەفکارەوەی بەخۆی جەلب کردووە تەبیعەتەن ئەمەش مەسەلەیەکە بۆ جمهوری ئیسلامی ناتوانێت نسبەت بە مەسەلە بێت تەوەجو بێت لە نەتیجە تلاشەکات لە ئایندا کوردستان مستەقل بوو بەرحاڵ جمهوری ئیسلامی هەر لەیسۆ دەسەکات بە ساختنی و پرۆژەکە لە بۆی تەنەفوزی زۆرتری بۆ ئیمکاناتی زۆرتر بۆ خۆی سازکە لە کوردستانی عێراقا و لەم تەریقەیەوە بەرحاڵ بۆ جنوبی عێراق و
مقداری دەستی باز بووت و بەرحاڵ بۆ جمهوری ئیسلامی و بەرحاڵ هەدەف لەم ئیمکاناتە بەرحاڵ سیاسەتی بوو پێشە. ئەبێ ئەو خەڵکە چی بکەن بەڕوایەوە ئەو خەڵکە کۆڵبەر و کرێکاری مەرزیە چه ڕێگەیەکیان هەیە بە بڕوای ئێوە ئەبێ چۆن هەڵوێست بگرن لە بەرامبەری ئەم ئەوزاع و ئەحواڵەی کە خەریکە ڕووەدا تەنانەت هەروەکە لە ئەوڵی بەرنامەکەشی شارم بێدا جمهوری ئیسلامی زۆر بێپەروا و بێشەرمانەتر لە هەمیشە دەستی داوە لە چۆڵکردنی ئاواییەکان کە خۆتان نەزانن بە گوێرەی سیاسەتی جمهوری ئیسلامی لە نقطەیەکۆ دەستی پێکا و زیاتر و زیاتر حرەکەتەکانی خۆی هەباتە پێشەوە. پێشتر پێم خۆشە ئیشارەکەم بە نقطەیەک ئەقداماتی کە جمهوری ئیسلامی ئەخیراً بەتایبەت لە کوردستانی عێراق و لە ئێرانی پایگای موشکی و بەرحاڵ پرۆژانە کە ناتەواو بۆ ئیستەخەریکە دنباڵی بریتۆمانە تەبیعەتەن بەشی سیاسەتی منطقەیە هەڵواکە ئاگدارن منطقە خاوەنیانە مەسەلەی شەڕ سووریە موقعیەتی بحرانی عێراق کوردستانی عێراق هیچ ئەمانە بەرحاڵ جمهوری ئیسلامی وەکو حکومەتی لە منطقە بەرحاڵ تەلاشبەرێکا بۆ ئەوەی نفوذ و امکانات و کارگای خۆی لە منطقە چەکرێت و وەسفەت تێبدات خۆی بڵاو بکاتەوە و ئەم ئەقداماتی جەدیدە بەرحاڵ جمهوری ئیسلامی و مەسەلەی مەقڕی لە پشتکردنی مەقڕی لە سلێمانی بەختیاری سلێمانیەوانە و لە سید سادەت و کارگای موشەیمانە بەم هەدەفە جمهوری ئیسلامی بەرحاڵ دنباڵی بوو. توجه به خلقی مناطقی مرزی و شهر مرزی و بەرحاڵ کارگەرانی کۆبەر وەختەیەکەکە تەبیعەتەن ئەقداماتی جەدیدی جمهوری ئیسلامی و تۆبەرانی مناطقی مرزی ومانە بەرحاڵ زندگی و هاتوچوو بەرحاڵ ئەم بەشی لە کرێکارانە زۆر سەختتر کردوێتەوە و هەروە خۆش لە مشارەکەتتر ئەمە ئاخرین ئەقدامی جمهوری ئیسلامی ئەو جریانی بەخۆزێنە کە دانە بەرادەر لە کۆبەران ژیان لە مناطقی سەرکەوشە تەبیعەتەن شرایط زندگی و امکانات هاتوچوو و تەرەدد بۆ ئەم بەشە لە کرێکاران کوردستان زۆر سەختترە بێتەوە و حقیقەت ئەوەیە هەروەکە بە ئیشارەم پێکرد ئەم کرێکارانە بەعنوان بەشێک لە کرێکاران زەحمەتکێشانی کوردستان ساحەوە هیچ حقوقێک نییە هیچ نورم و حتی الامکانات و امکانات مەدەنی اجتماعی و قوانینی کە بەرحاڵ شامل بەشێک لە کرێکارانە بێت لە بیمەی بێکاری و بیمە اجتماعیان دۆشانە ئەم کرێکارانە شامڵیان ناوێت و هیچ گونە حەفاز و حمایەتی قانونیان نییە. لە نەتیجە بە نەزەر من ئەم بەشی لە کرێکارانە ئەشێ تەلاشکەن بەرحاڵ خۆیان متشەکلکەن ئەنجومەن سنفی بە وجود بێنن ئەنجومەن بەطۆرە مثال ئەنجومەن سنفی کرێکاران کۆڵبەر کرێکاران مەرزی بەرحاڵ سەرپەنایەکیان بێت تشەکولیان بێت کە ئەمانە بتوانن بە دەوریەکە جمهور بنەوە لە طریق مەجموع عمومی خۆیانەوە خاست و مطالبات و ئەو شتانە کە بەرحاڵ نیازیانە مەتەحیکەن وە بە شێوەیەک بەرحاڵ جنبشی بخەنەڕێ تلاشکەن مبارزەکەن بۆ ئێکە وەکو بەشێک لە کرێکارانە بە ڕسمیەتیان بناسن قانونە بە ڕسمیەتیان بناسن و تلاشکەن حقوقێکە گەرەکیانەوە نیازیان پێسە تەحمیلێکن لە جمهوری ئیسلامی بە حکوومەت بە شارەداری منطقە بۆ شارەنەکە بەرحاڵ پیانەژیانەکە و دوومین نقطەوەیەکە بەرحاڵ باقی بەخشەکان کرد لە کرێکاران کوردستان و کرێکاران شارۆریا هەموو بەخش لە کرێکاران تلاشکەن پشتیوانیکەن حمایەتکەن لە بەشی لە کرێکاران وە تلاشکەن کە ئەمانە بە حقوق و حقی خۆیان بێت حقیقەتەوەنە ئەمە بەشێک لەم کرێکاران زەحمەتکێشان شەریکن کە لازمە بیشترین حمایەتیان کردێ کۆمەکیان کردی کە بەتوانن بە حقوق و ئەو شتانە کە نیاز زندگییانان کردێت. وەکو دوایین پرسیار کە ئاراستەی ئێوەی بکەم دیارە ئەو خەڵکی کۆڵبەر و کرێکار و زەحمەتکێشی کوردستان شان بەشانی خەڵکی کوردستانی عێراق لە چکۆلەترین دەستکەوتیان چۆپی کێشانیان بۆ بارحاڵ هاتوونەتە سەر خیابان و لەگەڵ خۆشحاڵی و شایی ئەوانە ئەمانی شاییان کردووە. ئەهەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان و حزبی سەرەکی بەرامبەر ئەم ئەوزاع و ئەحواڵە ئەبێ چی ببێت؟ ئایا وەکو دەسەڵاتێکی کوردی هیچ پشتگیریەکەکەن لە ئەم بەشە لە
خەڵکی کرێکار و زەحمەتکێش کە لە کوردستانەیە و پەنا بۆ حدودانە بن بۆ بژێوی ژیانی خۆیان و چۆنچۆنیە کە ئەوان خۆیان بەدەسەڵاتێکە ناسن بەڵام ئیجازە ئەدەن بە حکوومەتی جمهوری ئیسلامی بە ڕۆژی ڕۆشن بێت لە خاکی کوردستان بەو شێوە پایەگای موشکی دروستکات و بارەگا و بنکەی خۆی فراوانتر بکات بۆ هجوومکردنە سەر خەڵک لە حاڵەتێکە کە هەر ئەم خەڵکە کرێکار و زەحمەتکێش و کۆڵبەرە شان بەشانی چکۆلەترین دەستکەوتی ئەوان لە سەر خیابان و شەقامەکانی کوردستانی ئێران چۆپی کێشانیان بۆ ئەوەی کە واتە سەوریان کردووە کە لەوێ دەستاوردێکەیە دەستکەوتێک بووە ئایا ئەمانە هەڵوێستیان چی بووە یا ئەتوانێ هەڵوێستیان چی ببێت ئایا ئەسڵەن جێگەی خۆیەتی کە کرێکاران و کۆڵبەرانی مەرزی کەمترین تەوەقعێکیان لەوان ببێت؟ حقیقەتەوەی تەوەجوی بە حزبی کوردستانی عێراق بگەڕێتەوە ئەمە شتێکی زۆر ئاشکرایەوە بوونەوە بۆ خەڵکی کوردستانی عێراق بۆ خەڵکی کوردستانی عێراق کە لە سەردەمێکەوە لە 22 دەهاتدا ئەحزاب لەسەر کاروان بالاخره ئەمانە بەش یا سەریان بە تورکیە یا سەری بە ئێرانەوە بووگاوە تاوەجوی بە وەسڵات بەشی سلێمانی وەکو حزبی چەتی نیشتمانی و حتا گۆران هەڵەگەڕێتەوە ئەمانە ڕاستێکی زۆر گەرم و سەمیمانە و هاتووشیان لەگەڵ جمهوری ئیسلامیان بووگەوە بێتەوافق ئەمان تەبیعەتەن جمهوری ئیسلامی ئیمکانی نفوزی لە کوردستان عێراق ئیمکانی نفوزی ئەمنیەتی ئەطلاعاتی لێدانی پایەگاوە و مەقڕ و ئەمانە ئیمکانی نییە هەر کارێک کە جمهوری ئیسلامیەکە تەبیعەتەن تەوافقی مەحزابی لەگەڵە وبدون توافق مع حزب الجمهورية الإسلامية تبعتن بتدمعنا على الوضع وحقيقة أولياء نتنيا خلقي كردي كردستاني إيران حتى كوبلاني كردستاني عراقيش لم موقعية وشائعات جديدة كوجوهاتك حقيقة أولياء زرباوين أوانيش تيكتشن أوانيش تعرض قرارك هويك خلقي كردستاني عراق وخلقي كردبر وكيكاراني كردستاني إيران شو توقعك يعني بيت تبعتن توقعيان هيك بحاول توجه كان بموقعية أمريكا أنا طبعا حقيقة بقوان مسألة أريد السريكية بقوان مسألة راتيان لقوا جمهوري إسلامي وشوبش لجمهوري إسلامي بحاول رابطي كتصال هاي صالة لقوا رجيمة بردوام والتنيان بيداوا هو توجه بحزب الديمقراطي كردستاني عراق وقريتوا تحت تأثير دولة تركيا سياستاني بروا أم بشيشة رؤية دوران وقريتوا حقيقة ولي صالة تحت تأثير الجمهورية الإسلامية برحال سياستاني الجمهورية الإسلامية لمنطقة خاصة دانشيان في الجو برحال موزعيان في الجو رفتاريان في الجو هذا النتيجة أريد خلق انتظاري كي زور يعني ببيت بنظر من انتظار زور بجيغانيا بخاطروا برحال خودی موقعیتو شدارم نشانی داره که امانه بدوی که لخت خلق دارن تو دقیقاً چندین معنی خودی کردستانی عراق تجاری بتشو بحرانی اقتصادی معنی خلق حقوقی نگرتوا احزاب لو بانو خارجی شر بین خوانو بتوجه بخاص و نیازها خلق منظور أول كما خلق يعني أنا قلت لك أنا بيجي تقصدي كي أبو خلق كردستان عراق وكردستان لإيران عنيا وأنا أعتقد وينك ونتواجه. هاوي سپاس بۆ تۆزیحەکانت بە هیوای دیدارت لە بەرنامەکانی داهاتوومان. سپاس بۆ ئێوە و ڕۆژێک خۆش ئارەزوتم بوو.